باشە ئیسلامیەکان ئێستا ئەوەی کە دەڵێ خەتی فکری جەنابچن بۆ ئەوەی کە ئەوەی باست کرد کەوتۆتە زەونی سەوز کەوتۆتە ژێر دەستی سەفەوی چی دەبێ بکەن بە بڕوای جەنابەت؟ بە بڕوای منەوەیە ئەو چی کردووە منیشەوە بکەمەوە. جیهادی کیفایی ئەعلان کردو، جیهادێکی ئیسلامی مەشروعی بەرامبەر دروستکەمەوە. بەرنامەی سیاسی هەیە، بەرنامەی سیاسیم هەبێ، قیەمی ئەخلاقی هێنا و قیەمی ئەخلاقی خۆمم هەبێ، بەرامبەر بە سیغەکەی ئەو زەواجێکی ترم هەبێ هی شەرعی، بەرامبەر بە یا حوسەینەکەی ئەو یا ئەڵڵاکەی خۆمم هەبێ. مەشروعێکی حەزاری تەشەیوعی هێناوە دەوڵەتێکی مەرکەزی بە قووت، دایناسۆرێک بە کلچی و ڕانەکانیەوە لەگەڵ بەدوایە هاتووە، جۆ بە ڕمان و بە ڕوخان و حقوقی ئینسان و کوشتن و دارمانی مجتەمەعەکان نادا. ئەو هاتۆتە پێشەوە بۆ مەشروعێکی تەدمیری خۆی لە بەرامبەریا بە مەشروعێکت هەبێ بۆی بچیتە ناوەوە. چۆن ئەو هاتۆتە خاچی ئێمە بۆی بچینە شیرازەوە، بۆی بچینە قۆم. مەشروعەکە بۆ حەل نابێ بڵێ وڵا ساڕوخێک بنێ بە مەریوانەوە، مەریوان هەری خۆمە لە جستەی خۆمە داتەوە. لەبەرەوە ئەمە مەشروعێکی زۆر گەورەیە، مەسەلەی سەفەوی گەرێکە، وەکو دەوڵەتی فاتمیەکە وایە کە دروستی کردووە لە سیانزە بەدەری نەورۆزا خەڵک شەرابی تەوزیع کرد بەسەر مزگەوتەکانە. ئەمەش وای لێ دێتەوە بەینە سیغە زەواجی متعە لەبەر مزگەوتەکان ئاکرێ. لەبەرەوە ئەمە مەشروعێکی تەشەیوع بێ بە مەشروعێکی لە 100% سونیگەرەتی مواجهی بکەین. بڵێ وەڵا ناکەم من تائیفی ناکەم و ئەوە قسەی دۆڕاوە. ئەوە هی مەلیک سەلمان و زەید و عەمرێکی ترە کە فاشل بوون لە ڕوبەڕووبوونەوەی دەوڵەتی سەفەوی ئێرانیا، دوای وڵا ئێمە وا ناکەین، نامانەوێت ببین بە حەربی تائیفی. حەربی تائیفی هەتا لوتی هێناوێتی.